ژمارەیەکی زۆر لە کارگە و پاڵەوگا لە سنووری قەزای چەمچەماڵ مەترسیان لەسەر ژینگە و تەندروستی هاوڵاتیانی سنوورەکە دروست کردووە. با مەبەستی بەدواداچوون بۆ کێشە تەندروستی و ژینگەیەکان لیژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر لە پەرلەمانی کوردستان هەر یەک لە ناحیەی بازیان و قەزای چەمچەماڵیان بەسەر کردەوە. لا کاتی چوونی لیژنەکە بۆ کۆمپانیای توڕکەی تایبەت بە دەرهێنانی گازی سروشتی لە سنووری قەزای چەمچەماڵ لەلایەن هێزێکی زۆری ئەم نێوە ڕێگری لە ئەندامانی پەرلەمان کرا بچنە ناو کۆمپانیای ناوبراوە. ئەندامێکی لیژنەی ناوبراویش ئەو ڕێگریە بە نایاسایی ناو دەبات. بەڵێ دیارە وێنەش هەیە و ڤیدۆش هەیە کە دووکەڵێکی زۆری ڕەشی ترسناک لەو بیرە غازەوە بە ئاسمانە ڕۆشتووە و گەڕاوەتەوە جارێکتر بۆ سەر ژینگە و هەوای چەمچەماڵ. ئەم بابەتە ئێمە خۆمان وەکو لیژنە ویسمان بچین لە نزیکەوە سەردانی ئەو شوێنە بکەین، بەڵام ئەو ڕێگریە کە لێمان کراوە دڵنیایەوە کۆڵمان پێ نایە بە پێی پەیڕەوی ناوخۆ نابێت ڕێگری لە پەرلەمانتار وەکو خودی پەرلەمانتار بۆ وەکو لیژنە نابێ ڕێگری لە هیچ لیژنەیەکی پەرلەمان بکرێ و نابێ ڕێگری لە پەرلەمانتار بکرێ لە بەدواداچوون بۆ کێشەکانی هاوڵاتیان لەبەرەوە ئەم جۆرە ڕێگریکردنە پێچەوانەی یاسایە و پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی بۆ پێی ئەو مادە بەرگانی کە عەرزم کردن. پسپۆڕێکی نەخۆشیەکانی شێرپەنجە کە هاوکات ئەندامی پەرلەمانی کوردستانە باس لەوە دەکات با جۆرەی ئەو بەدواداچوونانەی ئەنجامیان داوە و ناوچانەی کە کارگە و پاڵاوگەی زۆریان تێدایە بەراورد بە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە تیایاندا زیاترە. یەک لە مەحەتەکان بیری غازی تورکەیە کە هاوڵاتیان شکایەتێکی زۆریان هەیە لەسەرەوەی دووکەڵەکی ڕەشی قورس دێ بەسەر شارەکەیاندا. ئەوە ئەگەر پێکهاتەکانی ئەو دووکەڵە فەحز بکرێ و ببینێت کە غازی ژەهراوی و غازی قورسی تێدایەکە طبعاً هاوڵاتیان کە هەست دەکەن خراپەلۆیان بێگومان ئەوە دەبێتە هۆکارێکی یارمەتیدەر بۆ توشبوون بە نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەناسەوە هەروەها یەکێک دەبێت لە هۆکارە یاریدەدەرەکان بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. هەستیان بەوەی کردیە کە ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە ناحیەکەی ئەوان زیادی کردیە بەراورد بەو ساڵانەی کە کەمتر دووکەڵ و پاشەڕۆی ئەو کارگانەی لەسەر بووە. با جۆرەی ئامارێک کە دەست کەناڵنی پەیام کەوتووە لە سنووری ناحیەی بازیان نزیکەی 170 کارگا بە جیاوازی جۆر و قەبارەیانەوە بوونیان هەیە. هاوکات لە سنووری قەزای چەمچەماڵی چەندین پاڵاوگەی جۆرا و جۆر کار دەکەن کە بەشێکیان یاسایی و بەشێکی دیکەشیان نایاساین. هەموو ئەو کارگە و پاڵاوگانە مەترسی جدیان لەسەر ژینگەی ناوچەکە و تەندروستی هاوڵاتیان دروست کردووە. ئەمە شەوڕاستیە دەسەلمێنێت کە خێروبێری کارگە و پاڵاوگەکان بۆ بەرپرسە باڵاکان و نەخۆشی و مەترسیەکانیشی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.